نج قطابی و مامۆستایان گەڕا هەژدێ یا ئەکادیمیە کادرۆن پارتیا دموکراتە کوردستانی ئێساس کرده. لا ڕێوەڕسمەکەدا مەسرور بارزانی ئەندامی مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان پیرۆزبایی لە قوتابیانی دەرچووی خولەکە کرد و سپاسی هەوڵ و ماندووبوونی مامۆستایان و دەستەی بەڕێوەبردننی ئەکادیمیای پارتی کرد. دواتر لە وتەیەکدا مەسرور بارزانی ئاماژەی بە ڕۆڵی پارتی کرد لە پێشکەوتنی ئەزموونی هەرێمی کوردستان و ڕەخستنەوەی نێوماڵی کورد. هەروەها یەک گوتاری کوردی بە ئەولەویاتی خەباتی نەتەواییانەی پارتی لە قەڵەمدا و تیشکی خستە سەرگرنگی بەهێزبوونی پارتی بۆ بەردەوامی و پێشخستنی ئەزموونی دیموکراسی هەرێم و گەیشتنی گەلەکەمان بە گشت مافاڕەوەکانی. مەسرور بارزانی کارەتربوونی ڕۆڵی کادیرانی پارتی لە نێو خەڵکدا بە پێویستی قۆناغەکە زانی و ڕایگەیاند. فەلسەفەی ڕێبازی بارزانی ئەوەیە کە کادیرانی پارتی لەناو خەڵک بن و ئاوێتەی خەم و ئازار و کێشەکانی جەماوەر بن و فاکتەری سەرکەوتنەکانی پارتیشی بۆ بە پاڵپشتی جەماوەری کوردستان لە پارتی گەڕاندەوە. دواتر قادر قاچاق بەرپرسی ئەکادیمیای پارتی بە ناوی قوتابیان و مامۆستایانەوە سوپاسی هەوڵ و پاڵپشتیە بەردەوامەکانی مەسرور بارزانی کرد بۆ خولە یەک لە دوای یەکەکانی ئەکادیمیای کادیرانی پارتی. لە کۆتاییشدا لەلایەن مەسرور بارزانیەوە خەڵاتی ڕزلێنان بەخشرایە قوتابیان و مامۆستایانی خولی هەژدەی ئەکادیمیای پارتی بە بۆنەی کۆتایی هاتنی خولەکە.